خۆشەویستان سڵاوتان لێبێ بەرنامەی هێڵی سوور بەرنامەی هێڵی سوورتان پێشکەش دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محسین. ئەمڕۆ پێمان خۆش بوو بەرنامەی هێڵی سوور تایبەت بکەین بە کۆمەڵێ پرسی پەنابەران و پرسی پەنابەری لە بەریتانیا. بەرنامەی هێڵی سوور یەکێکە لەو بەرنامانەی کە هەمیشە خزمەت دەبێ بە پەنابەران و باز دەهێڵە سوورەکانەکەین. بەرنامەی هێڵی سوور یەکێکە لەو بەرنامانەی کە پرسی ڕۆژ ئاراسە دەکا و شرۆڤەی دەکا لەگەڵ کەسانی پسپۆرت. لەگەڵمان بن. کاک دکتۆرم کاتێو باش. هەموو کاتێک پێمان خۆش بوو لە بەرنمەیەکی نوێی هێڵی سوورە کە وەک خۆت ئاراستەی بەرنامەی هێڵی سوورە زانی چییە؟ ئەم بەرنمەیەکی هۆشیارکردنەوەی پەنابەریە و دەبێتە خزمەت بۆ پەنابەران. دەمانوێت بزانین تازەترین ئەپدەیت چییە؟ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەو بەرنامە بە پێزانە بەڕاستی گرنگە ئەو بەرنامانە زوو بکرێت و بۆی کە ئەم یاسا تازانە یاخود هەر شتێکی تازە بێ فێری بە گوێی پەنابەرانە و بوو بە ڕێزانەی کە زمان نازان یاخود شارەزانیە لە وڵاتە و زۆر خۆم با خۆشحاڵە زانم کەەوە هاتمە خزمەتی بەڕێستان. زۆر سپاس ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندن بۆ ئەو تەوەرانی کە لەو پێش تۆ خۆت ئاماژەت پێدان. وڵاهی کاک گۆڤە ئیتر وەکو خۆتان نزانن ئێمە ئەوە نە قسەمان کردو و لەگەڵ برادەران و ئەو هاوڕانی تریش بە هەمان شێوە هیچ بڕیارێکی وا تازە نییە بەو شێوەی کە بڵین هەموو ڕۆژێ بڕیار دەبچێت بەڵام جارجارە هەواڵێک ئەبیستین کە لە میدیاکانەوە یاخود لە هۆمۆفیسەوە کە بۆ نمونە لەم چەند ڕۆژەی ڕابردوو وەزیری ناوخۆی بەریتانیا سوولە براڤەمان سەردانی وڵاتی یۆنانی کردبوو بۆ ئەوەی ئەزمون لەوان وەرگن بۆ کەمکردنەوەی ڕێژەی پەنابەر بۆ هاتن بۆ ئەم وڵاتە وەکو چۆن کە یۆنان توانیوێتی لە ماوەی بڵین لە ساڵانی 2015 و 14 ئەمانە نزیکەی 9 میلیۆن کەس ڕووی تێکردووە لە تورکیاوە بە لەم و بە ڕێگەی قاچاق ڕووی لە وڵاتی یۆنان کردووە بەڵام ئێستا ئەم ساڵ گەیاندرا تا 12,000 کەس یعنی تۆ ئەم ڕێژەیەکی یەکجار زۆر کەمە. ئەمانیش چووە لەگەڵ هێزی دەریاوانی ئەوێ و کۆستگاردی کە پێڵن دراپارێزەکان و هەروەها وەزارەتی ناوخۆی یۆنان وارووا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی یۆنان ڕێگایانە چێکە ئەوان گرتوانەتە بەر بوو ئێمەش بە هەمان شێوە بتوان ڕێگەی کۆچبەران کەمکەنەوە و سەختیکەن بۆی کە پەنابەران نەتوانن زیاتر بێن بۆ ئەم وڵاتە و هەروەها بۆ نمونە ئەمانیش کەمیان کردوەوە بە حەقت لە چاو ساڵانی ئەمە چارەسەر نییە نەخێر ڕێگەی قاچاق خەرە بێت و ڕێگەی چارەسەرەکە لێرەوە نییە چ ڕێگا ئەبێ لەو قاساقچیەکان بژیرێ کە نەتوان خۆ خەڵک بێنن بۆ ئێرە بە هەموو شێوەیەک من لەگەڵ ئەویان نیم کە خەڵک ئەو ڕێگە قاچاقە ئەو ڕێگە ترسناکانە چەندین جار ئەوانەمان دووبارە کردوێتەوە کەەوە ئەم ڕێگانەمە ترسیدارن چەندین خەڵک گیانی لە دەستداوە مناڵی لە دەستداوە لەو ڕێگانە بۆ بە خواردنی ماسی و ئەوشتانە بەڕاست چیرۆکی زۆر ینی مەساتەیە بەڕاستی لەم مینانە بەڵامی تر ئەمە چارەسەرەکە ئێمە خۆمان باسی وڵاتی خۆمان بکەین خۆ هەر کوردنیەیە بۆ ئەم وڵاتە بەڵکە ئەمە ئێستا وەکو وەزانن لە سووریاوە لە ساڵی 2012 شەڕ بەردەوامە بە هەزارەها سووری ڕووی لە وڵاتە کردو لە وڵاتانی ئەوروپا کردو ئەمە لەم چەند مانگەی ڕابردوو لە وڵاتی سۆدان کە شەڕی ناوخۆی تا دروست بووە ئەفغانستان ئێران ئەیتر ئەو وڵاتانی ئەفریقا بەڵام ئێمە دیسن وڵاتی خۆمان بەداخەوە کێشەی وڵاتی ئێمە کێشەیەکی بەڕاستی بە ئیشوکاریە ئەویش لە ئەنجامی ئەوەی کە یاسایەکی وامان نییە ینی خەڵکە تەخەڕوجەکە خود قوتابخانە تاوەکە زانکۆ تاوەکە شوێنێکی تاین بێت ئیشوکاری دەستکەوێت دەتوانین بڵین کێشەکە سیاسیە ئابووریە ئەتوانین بڵێ هەردوو لە بەڵام بە شێوەیەکی زیاتر کێشەیەکی ئابووریە خەڵک لەبێر ئیشوکار و بێ ئیشی و بێ موچەی ڕوو لە وڵاتانە ئاکات بەداخەوەی تر ئەمە ڕاستیەوە بێ بیچێژین ئەبێ بیڵێن بە گوێی بینەرانە و بۆی بزان ئیتر ئەمە باشە کاک دکتۆر من لێرەیە پرسیارێکی کە ئەەکەم وڵاتێکی وەکو بەریتانیا چێتە سەر
دەریاکانی وەک ئەسینا و بینی تورکیا و ئەسینا و خۆ دەزانین بۆی چاودێری ئەو ڕەوشە بکبزانێت چۆن و چۆن نییە لە هەمان کاتە ئەمان بە دوای چارەسەرێکە ئەگەڕێن و لە هەمان کاتاییکە وەریتانێکێکە لە وڵاتە گەورەکان باشە ناتوانن عێراق هەرێمی کوردستان وا لێ بکەن کە گەنج نێ بۆ ئێرە کە نەیە بۆ ئێرە بۆ نمونە هەلی کاریان بۆ زیاد بکەن بۆ نمونە بتوانن کە لە کۆنداوەکو سەردەمی شێخ مەحموود ئاگاداری کە بەریتانیا کوردستانی بەڕێوە بردووە شتێکی حاشا هەڵنەگرە یعنی ئەتوانن بە ئاسانترین شێوە ئەمە بکەن شیکاری و چێ بۆ ئەم بارودۆخە ئێستا بەداخەوە بەڕاستی ئێمە حکوومەتی هەرێم لەو کاتێکەوە لە ئەزمەی باشیا بوو پارێکی زۆریان دەزەکەوتم لە داهاتی ناوخۆ لە سەدا حەڤەی حکوومەتی عێراقیەوە کە ئەو پارە هات پارێکی زۆریان بەدەستەوە بوو بەڵام نیان کرد چەندین ئیسtisمارات بکەن یاخۆت معامل دروستکەن شەریکات دروستکەن بۆی کە ئەم گەنجانە بخەنە سەر ئیش و هەلی کاریان بۆ دروستکەن ئێستش خۆ دەزانی حکوومەتی هەرێم خۆی لە قەیرانە تر چۆن بتوانێت ئەم خەڵکە بخاتە سەر ئیش و دڵی ئەم خەڵکە ڕازی کات و ئەم بێ ئیش و کاریە نەیەڵێت دوای ئەوەش بەڕاستی خەڵک مافی ئەوەی مافی ژیانی هەیە ینی ژیانی مافە سەرەتایەکانی بۆ دابین بکرێت لە وڵاتەیە کە هاوینیت خەڵک خەمی کارەبایە دیکە زستانی خەمی نەوتێتی بەڕاستی ئیتر ژیان لەوێ مەحاڵ بۆ بەڕاستی بەداخەوە بۆ هەندێک کەس بەکو باسمان کرد کە بەریتانیا ئەوێن ڕێگری بکات لەو هاتنی کۆچبەران بە شێوەیەکی ناسایی بۆ ئەم وڵاتە بەڵام تا ئێستا سەرکەوتو نەبووە ڕاستە کەم بۆتەوە بەڵام بەو شێوەیە نیە کە وەکو ماوەی ئەو کاتە کە بەریتانیا لە یەکێتی ئەوروپایە بوو ئەوە بوو پارێکی زۆر زۆریان تەرخان کرد بۆ وڵاتی تورکیا کە ڕێگری بکات لەم نەهاتنی کۆچبەران ئەویش تا فەقێکی کرد بەڵام بەو شێوەیە نەبوو کە جێگەی چاوەڕوانی ئەمان بێت لە هەمان کاتا دوو پرسیکەی گرنگتر هەیە لە ئێستا حاڵەتی ئەوە هەیە کە ئەگەر کەسێت نێوێ دیپۆتی وڵاتەکەی خۆی بکرێتەوە ڕەوانەی ڕواندایەکەن لە حاڵەتێکی کەشە ئەوانەی کە پەنابەرن و لە ناو کەشتی ستۆکۆڵما نیشتەجێن ئەڵێن کێشەمان هەیە چارەسەر بۆم بابەتانە چی لە ئێستاە بۆ مەسلەی ڕواندا تا ئێستاش بۆ خۆتان نەزانن لە دادگای ئەو کەیسە تا ئێستا یەکلای نەبووتەوە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر ڕێکخراوێکی زۆر دژی ئەو بڕیارنکەوە ئەمە ڕێگارێکی نایاساییە دژی پەنابەرانەکرێت لەبەر ئەوەی کە خەڵگیر لە بەریتانیا داوای پەنابەریەکات چۆن بودرێت بە 4-5,000 کیلۆمەتر دوور لەم وڵاتەوە کە خەڵک بێ داوای مافی پەنابەریکە خۆیەچێ بۆ ڕواندا دوای ئەوە ڕواندا چی ئەڵێ وڵاتێکی سەلامەتە بۆ هەندێک کەیسی تایبەت هەیە کە ببوورەکە ئەیڵێن بەڵام کەیسی جێندەر هەیە کە ئەو کەسانەی کە هاوڕەگەز خوازن بگرێت لەوێش ئەم یاسایە دژی ئەو هاوڕەگەز خوازانە پارێزراو نییە و مەژیانیان پارێزراو نابێت ئێمە نابێت هەربیر لە کەسانە بکەین ئێمە توزانین ژیانیان چۆن و کەیسیان چۆن و حاڵوەزیان چۆن و ئیتر بەڕاستی وڵاتێکی سەلامەت نییە بۆ پەنابەران دەتوانم پرسی ئەوەت پێ بکەم بڵێم چیت هەیە بۆ گەنجانی کە تازە هاتوونەتە بەریتانیاوە دەتەوێت چیان پێ بڵێ چ ڕێنمایی جام بکەیت وەڵی ڕێنمایەکانی ئێمە ئەم ڕێنمانەمە چەندین جار دووبارەمان کردوێتەوە سێبارەشمان کردوێتەوە ئێستاش ئەڵێنەوە داوا لەو پەنابەرە بەڕێزانە ئاکەم کەوا زمان نازان کە هەڵ نەخەڵەتێن کەوا ئێستا بە خۆتان زان چەندین ڤیددیو ئەوشتان لە سوۆسیال میدیا بڵاو بێتەوە کەوا تووشی ئیشی خراپە بن بابەتی ئەخلاقی بە تایبەتی ئافرەت بە تایبەتی کچی خواردتەمەن 18 ساڵ کە لە خشتانە بن بەڕاستی نامیان بۆ ئەنێرن ئیتر پێ ئەڵێ من مەسەلەن تەمەنم ئەوە نێ من مناڵم و بەڵام ئیتر ئەم سوورە لەسەر ناردنی نامە و مۆعیدی لەگەڵ دروستەکەویتریان لێبین لەو کاتی یەکتربینێن ئیتر پۆلیس ئاگادارانکەنەوە و ناویان ئەچێتە لیستی ڕەشەوە ناوێنێت چێتە سێکس ئۆفێندە ینی ئەو کەسانی کەەوە تەحڕشی جنسیان بە خەڵکانێک کردووە و لەوانەیە بۆی هەیە بشیان نێرنەوە بۆ وڵاتەکەی خۆی لە حاڵەتێکی کە ئەمە تەسیری بێ بۆ سەر جوابەکانیان بەتەکید بەتەکید دەڕۆڵە تەسیریە بێت و ئەوانی کە لەم ئینانە بۆی هەیە سجن بکرێت و بۆی هەیە بشنێتەوە بە وڵاتەکەی ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووە مەگەر ئەم کەسە ئەم پیانەڵێن ڕیسزم لە زمانی ئەوانەوە پیانەڵێم کاتێک کە دێت تەسویری ئەم کەسە کە ئەم کەسە بۆی هەیە کۆمپلین کا لە محکەمە بڵێ ئەو کەسایەتی منی ڕوشانوە یاخۆ شخصیاتی منی ڕوشانوە خۆی ئەمە قورسە بەڕاستی ناتوانین چۆن هینی لەکەی تۆ لە کاتێکا خۆ تاوانباری بەڵێ چۆنە چیش کاتێک لە کەسێکەکەی کەوا تۆ ئەمەی کرد بەڵکو ئەو کەسە کچی خۆی بێت
بەڵکو کەسی خۆی بێت بەڵام باشترین حەلەوەی تۆ ڕێگری بکە لەوەی کە ڕووبال دێت بەڵام ئۆکەی هیچ یاسایەک نییە دژبەوە نەخێر هیچ یاسایەک نییە بۆ نمونە تاوانبار داوایەک بەرزکاتەوە تاوانبار بۆی هەیە مافێکی هەبێت تاوانبار لە کاتێکە دەتوانێت کە داوایەک بەرزکاتەوە لە کاتێکە کە ئەو شتە ناسایی بێ نەیکرد بێ بە زۆر بەسەریا سەپا بێت و بەسەریا ساغ بوو بێتەوە بەڵام ئەگەر نهێنی بکاتکە ئەو نەبوو کە بە زۆر مەسەرەن بە هەڵە براوە یاخود بەین کرا و کاتە توانێت پارێزەر بگرێت و لەو ڕێگەیەوە پارێزەر لە مافی خۆی بکات بڵێ کاک دکتۆر حاڵەتێکی کەش هەیە بۆ نمونە گەنج هەیە جوابی وەرگرتووە بەڵام لە هەمان کاتە گەنجیشمان هەیە ڕەبزی وەرگرتووە بەڵام لە هەمان کاتا کەیسەکانیان یەک کەیسە بۆ نمونە ینی برادر هەیە بە برادەرەکەی خۆی تۆ باش من و توی کەیسمانەیە بۆ تۆ جواب وەرگرتووە من وەرم نەگرتووە دەمێ ئەم هاوسەنگە بۆ ڕاکەیتەوە بۆ مەسلەی یەک کەیسیان هەبێت یەک کەس قەت یەک کەیس نابێ بڕوا ناکەم مەگەر کەسێکە بێ لێرە هینیکەن لە ناو کووردا لەوانێ ئەو شتە هەبێت و کەیسەکاندا بڵاوەکەنەوە بەلای بەناو یەکترا بەڵام هەموو کەیسێکیش ناچێتە بەردەستی یەک کەسێک ئەو کاتێک کە مثلەن ئەم هەیە فۆرمی بووێتەوە یاخود کە فۆرمیشی بووێتەوە و مقابلەشی بووێتەوە کە چێ تەرڤیەکە ئەو کەسە بڕیاردە کەسی بڕیاردە کە پێڵین دیسیژن میکەر لە هۆمۆفیز ئەو کەسە بڕیارەداخۆ ئەو کەسی کە بڕیاری لەسەر برادەرەکەی یا بڕیاری لەسەر ئەمنیەوە کەیسی ئەمی نەخوێنێتەوە ئەمی چۆنەیتر بەڵام دوای ئەوە کەسەکەش خۆی دەورە بینی لە کاتی وەڵامانەوەی پرسیارەکانە خەڵکێ بەڕێک و پێکی و بە جوانی وەڵامی هەموو پرسیارەکانەداتەوە کەسێکی شێ هەمان پرسیاری لێکرێ بەس بە شێوەیەکی ناڕاز وەڵامەداتەوە ئەوە کاریگەواتە زمانی ئاخاوتن زۆر زمانی ئاخاوتن زمانی تێگەیشتن ئەو چیرۆکی خۆت بگەێنی من هەمیشە بە کەسەکە بۆ کەسانە وتو بە پەنابەران وتووەکە لەبەرەوەی تێگەیشتن نیوەی وەڵامەکەیە بەڕاستی کە تۆ لە تێناگەی بڵێ تێناگەم بۆم دووبارەکەەوە بۆم سێبارە بکەوە بیری لێ بکەرەوە جوان نەوەکو هەر بڵێ بۆ ئەوی بڵین کەسەکە شتە زانانی یەکسەر شتێ دەرپەڕێنیت و دوای بەسەر بە غەڵەت بەسەر تا بشکێتەوە ئیتر باشتر وایە جوان گوێ بگری جوان پرسیارەکەش بین بکەیت لە مێشکی خۆتالی کرد بڵا ئەو شتێکی ئەڵێم ڕاستە بڵێ بۆم دووبارەکەرەوە لە جاری وە هەیە من چەندی جار وتومە کە لەو کاتەیە کە تۆ پرسیارەکەت بۆ دووبارەکاتەوە دەرفەتێک دەبێت بۆ بیرکردنەوە بیر لە پرسیارەکەیتەوە لەوانەیە شتێکت بیرچوبێت لەو کاتەیە بێتەوە پرسیارەکە و ڕاست دەرچێت زۆر ڕاستە یاخود شتێک نەڵی بڵێ مەسەرەن کە نایزانی بڵێ نایزانم بڵێ بیرم سۆتەوە باشترین نازانم باشترین حەلە لەوەی کە شتێ بڵیت و بە غەڵەت بەسەر تا دوایی ئەو شتێک کەوتوتە ڕاز ناکرێتەوە بەڵام نازانمەکە چارەسەرێکی کەواتە خۆشەویستان ئێمە بەرنامەی هێڵی سوور ئەو هێڵە سوورانەتان پێ ئاشنا ئەکەین بۆی بەسەریا تێنەپەڕن و سپەی تووشی سزای یاسایی نەبێت کاک دکتۆر ئەپرسم بەڵێ خەڵگێ فۆرمێکی زۆری بۆ هاتوێتەوە 6 مانگە فۆرمی پێشکەش کردووە ڕاست هیچ یاسایەکەیە بڵێ پێش مانگی 12 کەسەکە جواب بدرێتەوە بە باش یاخود بەخێر ئەوە پرسیارێکی لە جێی خۆیان بوو بەڕاستی ئەو پرسیارانە ئاراستەی ئێمەش دەکرێت ئەو کەسانی کە فۆرمیان بۆ هاتوێتەوە ئەوانەی کە چەند مانگێکە چاوەڕوانن هەیە ئەپێڵی کردوەوە هەیە فۆرمی پڕکردوەوە هەیە بە هەر چەشنێ بێت تەقدیمی کردووە من باسی فۆرمەکانەکەن چونکە مەرحەلەی ئەپێڵ مەرحەلەیەکی جیاوازەوە چێتە دادگا ئیش لەسەر ئەو کەیسانەکە ئەوە بۆی هەیە چەند مانگێکی پێ بچێ کاتی دیاریکراوی نییە بەڕاستیەوە بەڵام بۆ مەسلەی ئەوانەی کە چاپێکەوتنیان کردو یاخود فۆرمەکانیان پڕکردێتەوە چاوەڕی جوابن على الأكثر ئیتر ئێمە وەکو خۆمان کە نامە ئەنێرین بۆ هۆمۆفیز هەمان وەڵاممانەدەنەوەڵی بەپێی ئەو بڕیارانی کە سۆرۆک وەزیران ڕیشی سوناک دەری کردووە ئەو کەسانی کە فۆرمیان بۆ هاتوێتەوە کە پێش 28/6/2022 پێشکەشیان کردو داواکاری مافی بەنابەنیان پێشکەش کردووە ئەبێت تا کۆتایی ئەم ساڵی 2023 وەڵام بدرێنەوە کەیسەکانیان یەکلای بکرێتەوە هیچ فۆرمێک هەیە هیچ بابەتێکی تازە هەیە بۆ عێراقیەکان بۆ ئێرانیەکان هیچ فۆرمێک ئەبێتی هیچ شتێکی تازە بۆ سووریەکان هاتبوو بەڵێ بۆ سووری و بۆ سوودانی و بۆ بەڵام بۆ ئێرانی و عێراقی تا ئێستا هیچ شتێکی تازە نیە هیچ فۆرمێکی تازە هەیە شتێک دوای ئەگەری هەیە دوای سەری ساڵ کە ئەم کەیسە کۆنەکانیان یەکلای کردەوە دەست بەوانش بکەن کە دوای 2000 کە دوای مانگی 6/2022 هاتون کاک دکتۆر پرسیاری ئەوەم هەیە کە بڵێم تا ئێستا وەک ئەیبینی ئایا ڕێژەی ڕەبس زیاتر یاخود جواب وەرگرتن بەڕاستی داتایەکی یعنی وەکو خۆتان ڕاست ئێمە لەخوا بەزیابێ جواب زۆرترە بەنسبەت ئەوانەی سپاس بخوام نیشەوەمەیە چونکە لە زۆربەی پارێزەرەکانم پرسیوە جواب زیاترە لە ڕەڤز یا ڕەبی کەس
ڕەفز وەرنەگرێ و هەمووی جواب بێ ئێمەش بەو هیوای ئینشاءالله نوخشە بێت لەوانەیە کە نیشان ئینشاءالله هەمووی وەریەگرێ. کاک دکتۆر کێشەیەکی کەش لە حاڵەتێکا بۆ نمونە سەرۆکی خێزانێک بەڵێ کۆمەڵێکن بەڵام سەرۆکی خێزانەکە ئەنتەرویوەکرێ بەڵێ لە هەمان کاتە ئەم سەرۆکی خێزانە کە ئەنتەرویوەکرێ هەر سەرۆکی خێزانەکە ئایدی بۆ هاتووە دەکرێت بۆ ئەوانی تریش ئایدی بێت بەڵێ بەتەکیید ئەگەر ئەندامانی خێزانەکە یەک کەیسیان هەبێ ئەوانی ترکە پیان وڵن دیپندان یعنی ئەکەونە سەر کەسی یەکەم کە باوکە دایگە کەیسەکە لەسەر کامیان بێ کەسی ڕئیسی کە ئەم ئەنتەروی کرد ئیتر ئەم لە جیاتی ئەمان قساکات و لە جیاتی ئەمان داواکاری پێشکەش کردووە کە جواب وەرگرت ئەمانی جواب بەرگن بە مەرجێک 18 ساڵیان تاو نەکرد بێ کە مناڵەکانی 18 ساڵیان تاوا کرد و کەسی جیاوازیانە بێت و ئەبێ بە جیات داوای لەجێ بکەن و باشە لە هەمان کاتە کە ئەوەی 18 ساڵی تاوا کرد بوو لە گرێژەنە دەچووە باشە لە هەمان کاتە ئەی بۆ خێزانەکەی لەگەڵ مێردەکەی بەس مێردەکەی ئەنتەرویوەکرێ خێزانەکەی ناکرێت لەبەر ئەوەی کاتێک کە داوای کاری مافی پەنابەریان کردووە تەنها هاوسارەکە وتوێتی من خاوەن کەیسەکەم من داوای پێشکەشی پەنابەریەکەم و ئەوانە لەگەڵ منان یعنی ئەم کێشەی هەبووە کە مناڵەکانیش لەگەڵ ئەوە هاتوون. بڵێ کاک دکتۆر هیچ کەیسێکی تازەتان لایە کە نامۆ بێ بەلاتەوە پێ و ناخۆش بوو بێ پێ و خۆش بوو بێ چ کەیسێ شتێکی تازەتان لایە کە ناوی کەسەکان بەڵێتە ناوەکو چیرۆکی و کوشتێک وەڵاهی من کێسی ناخۆش بەڕاستی هەر کەسێک کە ڕەفز وەرەگرێ بۆ ئێمە ناخۆشە و لە دڵەوە پێمان ناخۆشە بەڕاستی هەر کەسێک جواب بەرەگرێ ینی شاگەشکەی خۆشیە بین بەڕاستی بەڵام من پێم ناخۆشە کە جاری وای هەیە خۆمان لەگەڵ ئەو کەسایە زۆر زۆر هیلاگەکەین ڕێنمایی باشیەکەین بەڵام کە ئاچێت لە ئەنتەروی بەڕاستی وەکو پێم لە هەڵ پرسیارەکان تێناگا بە هەڵە جوابایەتەوە کە ڕەفز وەرەگرێ زۆر زۆر ناخۆشە بۆ ئێمە ئەو هەوڵمادوونی ئەمە بەزایڕ بەڵە کاک دکتۆر دوایین پرسیارە لێ کە مەمەش پرسیارێکی گرنگە چیت هەیە بۆ گەنجانەی کە دێن بە برادەرەکانیان کەیسەکە تاز چاکەنەوە پەیوەندیەکەن بە مەحامیەکە و مەحامیەکە جوابیان نایەتەوە بەڵام لام وا بێ ڕوونە بەڵێ بەداخەوە ئێستا وەکو ئاماژەت پێدا لەم چەند مانگی ڕابردووە خەڵکانێکی زۆر زۆر بە تایبەتی ئەم کۆمپانیایی کە سەر بە حکوومەتن کە پارە لە حکوومەت وەرەگرن کە پیاڵەن لیگەڵ ئەیت کاتێکە ئەو کەسەر ڕەفز وەرەگرێ ئیتر ئیشان بۆ ناکە نەزانن کە چانسی کەمترە و خۆی لەگەڵا هیلاگ ناکە بەڕاستی ئیتر هەیە چێتە لای مەسەرەن کەسێک کە بەس بۆ پارە ئیشەکات و نەشارەزایە و چەندین کەسی هاتوتە بەرسی وڵا کاکەچی ئەم ئینەی بۆ کردوی وڵا فلان کەس بۆی کردم نامێ نای کەسەکان بێم ئەوەی پارە لێ وەرگرتوم و کابرا نە شەهادەی هەیە نە هیچ هینێکی ڕسمی هەیە لە وڵاتە هیچ باگراوندێکی پرۆفشنناڵی هەیە لە وڵاتەیە تەنها بۆ پارە وەرگتن خۆی لەسەر ئەم خەڵکە کردووە بە شارەزا و زمانزان و پاریان لێ وەرەگرێ شتیان بۆ کاتیتر من داوا لەو بەڕێزانەکەم ئەوانەی کە داوای مافی پەنابەریەکەن بێن بۆ ئێرە یەکەم جار ڕاوێژ بە کەسانی شارەزا و کەسانی پرۆفشنناڵ بکەن کاتێک کە ڕەفز وەرەگرن کۆتایی دنیاە مەجای پێداچوونەوەتان هەیە ئەتوانن لە ڕێگەی مایگرنتێل پۆ داوا بکەن محامی فریان بۆ بدۆزنەوە یاخود لە ڕێگەی ڕفیجی کانسڵەوە یاخود لە ڕێگەی RMCەوە یاخود لە ڕێگەی ڕۆدکرۆسەوە ئەی سێرکۆ تەنها شوێنی نیشەجێ بوونە سێرکۆ کۆمپانیا کە تەنها خان و دابینەکە بۆ هۆم ئۆفیس وەکو ئەجنسیبرادر شتێکی خۆشی گێڕایەوتی سێرکۆ حەقە بە کوردی بنووسی ئامادەی بۆ دەرکردنیە بۆ بەڕێزانەی کە جوابیان وەرگرتووە ڕاستەکە ئێستا کە جواب وەرەگری جاران ینی تا پاریش 4 هەفتەیان نەدا پێیان بۆی کە لە خانوەکە بمێنە ئێستا زۆربەی کەسنامی بۆ هاتووە بێت لە ماوەی هەفتەیەک ئەو شوێنەی کە تیاژی چۆڵی بکات کەسی ژەیە بە ساڵ ماوەتەوە هەشە بە ساڵ ماوەتەوەی شانسی خۆی کار دکتۆر چی و هەیە دەمانەوێت لە کۆتاییە هەر هیچ نەبێ باسی هێڵێکی سوورکەی کە گەنجان لی ئاگادار وریابن وڵای ئەو تەوەری کە باسم کرد مەسەلەی ئافرەت و ئەم شتانە زۆر زۆر گرنگە و زۆریش ڕوئەدا و خەڵکانێکی زۆر ڕووماتەیەکەن باشەمە بەس بۆ مناڵی بۆ گەورەکان بۆ گەورەش ماماشی و فەرقی نییە بەڵێ ئەمە تۆ هەر مناڵ ئەو شتە ناکە خەڵکانێکی تایە سەحەبی ژن و ماڵە و تەمەنی 56 ساڵە و ئیشاگە من خەڵکە ناسم تەمەنی 6 ساڵە و ئیشەی کردو ئێستا لە سژنایە بەڵێ لە هەمان کاتامە بەسمەوە ئەگەر کەسێکی بە تەمەن لەگەڵ ئافرەتێکی تەمەندارە دوای هەش دەبێت چکە بەڕاستی ئەو پرسیارم زۆر بۆ هاتووە بەڵێ ینی ئافرەتەکەت لەسەر و هەشدەوە بێت بەڵێ بەداخەوە ئەیڵێم ینی کە لەم وڵاتە هەنێ یاسا هەیە بەڕاستی لەوانەیە ئافرەتان ئەم پرینە پێ ناخۆش بێ بەڵام
زۆر دژی پیاوانن لەم وڵاتە، یعنی خەڵکەیە خێزانی خۆی بووە، بەڵام وتوێتی مێردەکەم تەعدای لێ کردوم 5 ساڵ حکم دراوە لەسەری، حتا ئەو کەسە ئەو ئافرەتە کەشکاتی لە مێردەکەی کردووە ئیفادەکەی خۆشی گۆڕیوە، بەڵام خۆ دەزانی لەم وڵاتەیە حاکم بڕیاردەری کۆتایی نییە، جووری هەیە، جووری کە 12 کەسن دانیشن بلیژنە بڵێ لیژنەیەکی 12 کەسیە لێرە پێڵێن جووری، ئیتر ئەمان ئەم کەیسە هەڵە سەنگێن بەبێ ئەوەی هیچ باگراوندێکی پرۆفشناڵیان هەبێت و هیچ شارەزایەکیان هەبێت و بەعینی خۆیان بە مەزەندەی خۆیان ئیتر ئەو کەسە تاوانبارکەن تاوانبار دەرەچێت، ماڵوێران دەرەچێت، ماڵوێران دەرەچێت. کەواتە ئەمە بەریتانیا و ئەمە مافی کەسی، ئەمە مافی کەسی، مافی پیاوان و مافی ژنان دایم ئافرەت لە پێشەوە. بەتەئەکید قسەیەکی کوردەواری کەشەیە ئەڵێ ئافرەت نیوەی کۆمەڵە و دایکی نەوەکەی دریشە، کەواتە ئێمەی پیاوان فرد. کاک دکتۆر زۆر سپاس دەکەین بەشداربووی لە بەرنامەکەیە. خۆشەویستان، بەرنامەی هێڵی سوور دڵنیام هەر یەک لە ئێوەی خۆشەویست ڕۆژانە پرسیارمان بۆ نێرن بۆ ئەوەی ئاراستەی کەسانی پسپۆرێکی ئەمڕۆژ لەگەڵ بەڕێز دکتۆر موحسین بەشدار بوو لە بەرنامەی هێڵی سوور. بەرنامەی هێڵی سوور ئەو بەرنامانە دەبێت شیکردنەوەی یاساکان لە بەریتانیا و هۆشیاری پەنابەری بۆ ئێوە تا بەرنمەیەکی کەوت تا ساتێکی تر ماڵ خواتان لەگەڵ دەست خۆش بێت.